گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ شاعیر و چیرۆکنووس دڵسۆز حەما کە ڕاستەوخۆ میوانە لە لامان. دڵسۆزخان سڵاو لێبێ بەخێربێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس. بۆ تۆی شاعیر و چیرۆکنووس چ پاڵنەرێک بوو، چی بوو وای لێ کردی کە لە شعرەوە بڕووی چیرۆک بنووسیت؟ خۆی لە ڕاستی هەموو ژانرە ئەدەبیەکان، شعر و چیرۆک و ڕۆمان ئەمانە هەمیان پەیوەستێکی زۆر پەیوەندێکی پتەویان هەبەیەکەوە. ئەوش مەسەلەی زمانە و فەنتازیا و تێما زۆر پەیوەستن بەیەکەوە. من هەمیشە کە دەستم کرد و حەزم کردووە ڕۆمان نووس بم یان چیرۆک نووس بم، بەڵام شێعر منی برد لەبەرەی هەر بۆ خۆم دیدێکی شاعیرانەم هەیە بۆ ژیان بۆ شێعر زۆر وەڵام دەرەوەیەکی خێراترە. پەیوەست بەو ژیانە جەنجاڵی کە من هەم بووە، یعنی وەکو ژیانێکی جەنجاڵم هە بۆ لێرە و لەوێ و هەمیشە شێعر سێبەرێکی ئامادە بوو بە دوامەوە. لەبەرەوە زیاتر وەڵام دەرە، بەڵام خولیای نووسینی ڕۆمان هەمیشە حاجزێک بۆ بەسەرمەوە. ئێستا کە قۆناغێکی دایکایەتی و خوێندن و کار و ئەمانە دەتوانێت هەناسەیەکی زیاترم باتێ. ئەو پانتایی کە فێرجینیا وۆڵف و ئەلیف شەفەق باسی ئەکات، ئەو پانتایی کە بتوانی تیا بنووسی، تیا هەناسە بیت، تیا زیاتر نزیک بیتەوە لە زمان. دیارە ئێستا ئەو پانتاییەم تا ڕادەیەک بۆ خۆم فەرەهەم کردووە لەبەر ڕۆمان دێتە ژوورەوە. لەبەرەوە وەکو هەروتیشم هەمووش پەیوەستن بەیەکەوە ڕاستی بێ. و من ئەم ڕۆمانم تەواو بە زمانێکی شاعیرانە نووسیوە. ئەگە بیخەینتەوە یەکسەر ئەزانی کە ئەمە شاعیرێک ئەم ڕۆمانی نووسیوە. دەستە خۆش بێ سەرکەوتوو بیت. ڕۆمانی یادەوەری خوێن لە زمانی گوڵەوە بە سەرهاتی تەنیاییەک چیرۆکەکەی چۆن دروست بوو؟ یادەوەری خوێن ئەگەر ڕۆمانەکە بخوێنیتەوە هەموو ئەو چیرۆکانەیە کە من ونەوەکەی من بەرتەواوی چیرۆکەکان کەوتین. هەر لەوانەیە زۆر لە کارەکتەرەکان بەناو ئێمەیان ڕۆشت بین و ئێمە بەناو ئەوان ڕۆشت بین. من نەوەیەک بووم کە چاوم کردو بەسەر ژیانە، بەسەر گەنجێتی خۆمە، بەسەر ئومێدەکانمە بەر شەڕ کەوتم، بەر خوێن، بەر وێرانەکاری، بەر کۆڕە و بەر زیندانی، بەر ژیانێکی زۆر زۆر تاریک، بەر چەوسانەوە. لەبەرەوە چەنەها چیرۆک و ڕووداوی گەورە چۆتە تەمەنی ئێمەوە. بە زۆر ڕوودا ڕۆشتین کە من بە بڕای من زۆر زیاترە لە تەمەنی خۆمان، زۆر زیاترە لە ئەو وێنە توندوتیژانەی کە بینیمە، زۆر زیاتر لە توانای کۆکردنەوەی ئەو وێنانە لە یادەوەری ئێمەیە. یادەوەریمان زۆر تەژیە و زۆر زۆپڕە لەو ڕووداوانە. لەبەرەوە و من پێشم وایە مێژووی هەر کۆمەلگای مێژووی ڕاستەقینە ئەوە نییە کە ئەنووسرێتەوە پاڵەوانەکان ئەنووسنەوە، گەمەکەرەکان مەسەلەن پۆڵپۆتە و سەدام حسێنە و هیتلەر و ئەمانە گەمەکەری سەرەکین. بەس ژیانە ڕاستەقینە کە ئەوەیە کە لە ژێر گەمەکانە، ئەو خەڵکە ئاساییە کە چۆن بەر ئەو ڕووداوانە ئەکەون، چۆن بەر نەهامەتیەکان، بەر شەڕەکان، بەر ئازارەکانەکەون. و ئەوە چیرۆکی ڕاستەقینەیە کە بنووسرێتەوە. من خۆم وەکو ئەو نەوەی کە بەر چەنەها شەڕی گەورە کەوتم و بەر ژیانێکی زۆر نائاسایی کەوتین، بەر توندوتیژی کەوتین. لەبەرەوە ئەو چیرۆکانە لە منە هەیە و زۆر چیرۆکی کەش لە منە هەیە ئەوی ڕاستی بێ کە ئەمەوێ بیان نووسمەوە. لەبەرەوە هەمیشە ئەو بەتایبەتی و هەندێک چیرۆکی ورد هەیە کە هەمیشە لە شوێنێک لە یادەوەری خۆم هەڵم گرتووە. هەندێک جار بە شێعر کەمێکی ئاهاتە دەرێ، جارێکە بە شێعرێکی تر. بەڵام وەکو ڕۆمان چکە ڕۆمان پانتایەکی زۆر زیاترت ئەیاتەیە، زۆر توول ئەخاتە بەردەستە بۆی بتوانی گوزارشی فراوانترە، زۆر فراوانترە و زۆر زەحمەتریشە. لەبەرەوە زۆر ئامڕازیە بە من کە هەموو ئەو چیرۆکانی کە یادەوەری تەژی کردوم لە خوێن و لە ڕوودا و لە ئازاری زۆر وەکو میلەتێک وەکو ئینسانێکیش، ئەمانە هەمووی بەیەکەوە ئەو تووڵانە بوو، ئەو چیرۆکانە بوو کە ئەو بێنە دەرەوە. لەبەرەوە من هیچ مشکلەیەکم نەبوو لە نووسینەی ئەم ڕۆمانە ئەوی ڕاستی بێ. ئەوەندە تەژی بووم، ئەوەندە پڕ بووم، یعنی هەر وەکو نووسینی قەسیدەیەک هاو بەدەستەوە. چۆن لە شعر و چیرۆکەکانتە وێنەی جوانیەکەیت؟ وێنای جوانی بەگشتی وێنای جوانی لە هەر تێکستێکی ئەدەبیە، ینی بە پلەی یەکەم پەیوەندی بە زمانەوە هەیە. زمان یەکێکە لە ڕەگەزە هەرە بەهێز و گرنگەکانی هەموو تێکستێکی ئەدەبی. من لەو کەسانم زۆر گرنگی بە زمان ئێم. و دووهەم ڕازگۆیی لە وێناکردنی ئەو زمانە بە قسەهێنانی ئەو شتانی کە بە چواردەورتەوەیە، لە پەنجەرەیەکەوە، لە دەرگایەکەوە، لە گوڵێکەوە، لە خەیاڵێکەوە کە لە ناو ئینسانەکە خۆیەتی. ئەمانە هەمووی بە زمانی، ینی تووڵەکەی من زمانە، بێجگە لەو تەیمایە و لەو وشیاریە
قوڵی کە هەمە بەرامبەر بە ژیان بەرامبەر بە ئازارەکان بەرامبەر بەو شتانی کامەوێ من بیانهێنمە دوو و قسەیان لەسەر بکەم و بیانهێنمە سەر سەحنەی تێکستەکان. دڵسۆزخان هیوای سەرکەوتنە بۆ خوازم. سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. سپاس بۆ جەنابێت. سپاس. زۆر سپاس.